لا توري دومی برنامج بانی باش کردستان دا باز لا تندرست راگرتنی پیش دکین پیش چون تابد لام ورزه دا پیش من به تندرستی را بگرین او رنمانه چین جیب کین او بکار هنانی بشکل کosmetik مات که بکاری دینن داوترد به پی ورزه جواز کن دا باشه در کنوی پیش امانه ضروره لامن کادا باز نزیتی سروش چیج دکی اما بگمان گفتگوی زیاتری ام بابت ورزکاری زیاتری ام بابت ورزگرین با میوانداری دکتر نیاز احمد بسپاری نخوشگانی پیست و جوانکاری که امروز استودیو آماده بخیر بی دکتر بانی باش دکتر گم بخیرات سپاس بۆی لەگەڵ من آمدی اما باز لا تندرست راگرتنی پیست دکین با تایبەت لورزی پایستا باشە چۆن دیاری دەکەین کە پێستێک تەندروستە لەسەر چ ئاساسێک دیاری دەکرێت ئەم پێستە بە تەواوەتی تەندروستە لەم وەرزی پایەزای ڕاستەخۆی وەرزێکی زۆر جوانە وەرزێکی خۆشە بەڵام کێشەی زۆر دروستەکە بۆ پێست بۆ قش چکە جەوەکە وشکە لەبەرەوە ئەبینین زۆربەی کەس لە پاییزە جەوێکی تەندروستی نابێت پێست لە پاییزە پێستێکی تەندروستی نابێت بۆ چکە پێستەکە وشکە بێتەوە زۆربەی کەس ئەبینین پێستەکەیان وشک ئەبێت بە تایبەتی شوێنە بە دەرەوەکان چکە شوێنە بە دەرەوەکان زیاتر معەڕەزە بۆ ئەوەی هەواکە کە بەری ئەکەوێت و نەربێ و ناسکی پێستەکە نامێنێت هەنێجار کە هەنێک کە سەیری پێستی خۆی کە ئەڵێ هەستەکەم پێستەکەم پیر بووە چکە ئەو تۆڵی و نەرمەی جارانی ئەو شەداری جارانی نەماوە ئەمە بێژگەل لەوەی تەسیری هەتاوی شەژمانی پێشووی بەهار و هاوین کە لە یاوە هەنێک تۆخی پەڵەی ڕەساسی با و قاوەی با و هەنێ خاڵ بەپێی جۆری پێستەکان ئەگۆڕێت ئەمانەتیایە دروست ئەبێ لە پاییزە ئەمانە تەسیری ئەوە هەمووی دەرەکەوێ لەبەرەوە ئەتوانین بڵین پێست کێشەی ئەبێت زۆر باشە نەرمی پێست و ئەو شێداری کە باسی کرد چی بەشێک لە پێستا چی شتێکەیە لە پێستا کە ئەم ئەرکە لە ئەستۆ دەکرێت پێست نەرم بکاتەوە بەڵام لە وەرزی پاییز و زستاندا بڵێن ئەم گرفتەی بۆ دروست دەبێت و پێستەکە وشکدە بەڵێ خۆی پێست بە شێوەیەکی بڵین تەبیعی لە کەسێکی بڵین تەندروستە کە پێستێکی تەبیعی هەبێت نەک ئەوانی کە پێستیان خۆیان بە تەبیعەت وشکە پێستەکە خۆی نەرمی و ناسکی خۆی هەیە هەموو خانەکان بڕێک شلەی تایە کە وای لێ ئەکا پێستێکی تەندروستی نەرم هەبێت بەڵام لە وەرزی پاییزە لەبەرەوەی هەواکە وشکە وا لە پێستەکە ئەکا بەهۆی بەهەڵم بوون ئەو بڕەشلەی کەتیایەتی کەمە بێتەوە لەبەرەوە پێستەکە بەشی دەرەوەی تەبعەن پێستکە ئەویان معەڕەزە بۆ کەشوهەوا وشک ئەبێتەوە و بە وشکی ئەیبینی باشە ئەم لە ناکاوەیە خۆت بەشێکی کچوپڕ کەشوهەوا و گۆڕانکاری بەسەردادێت طبعاً کارگەری لەسەر پێستی کەسەکەش دەبێت ئایا بە پێی جۆری پێستەکە گۆڕانکاریەکان بەرز و نزمی بەخۆیەوە دەبینێت بۆ منە ئەمە پێستی وشکمان هەیە پێستی چەور و تیزۆن ئەمانە بە تەواوەتی هەر هەموو جۆرە پێستەکان بەرکەوتەی ڕاستەخۆیان بە گۆڕانی کەشوهەوا دەبێت بێگومان هەمووی بەرکەوتەی هەیە بەڵام تەسیری ئەو جەوە بەپێی پێستەکە ئەگۆڕێ ئەوەی کە پێستەکەی بڵێ نۆرماڵە پێستێکی تەبیعی هەیە نە زۆر چەورە نەوشکە ئەمەیان وشک بوونەوەیەکی کەم ئەبینرێ بە تایبەتی لە بەش دەرەوەکانە دەم و چاو دەست و پلقاج لە لێوە زۆردا لێوەکان تۆزێ وشکی پێوە دەرئەکەوێت لەوانێ لە پێشەوەی و لە لێوە دەرچێ بەڵام ئەوانەی کە پێستیان وشکە وشک بوونەوەکە زۆر زوو ئەبینرێت و زۆر بە شێوەیەکی خراپ ئەبینرێت لە هەر لە هەفتەی یەکەمی پاییزەوە یعنی لە ئێستەوە ئەیبینین وشک بوونەوەیەکی زۆری ئەبێ نەک تەنها هەر وشک ئەبێ پێستەکە تووشی سوور بوونەوە ئەبێ پەڵەپەڵەتیا دروست ئەبێ سوورە بێتەوە وەکو وردە پێز وەکو کڕەشە دروستێکە خوروی زۆری ئەبێ لێوەکان وەکو شەقشەق ئەبێ پێست هەڵەیە و هەنێ جار لە ئەنجامی وشک بوونەوەی زۆر ئەگەر تەبعاً عیلاج نەکرێ لەوانەیە ناڕەحەتی تری بۆ دروستکە وەکو بریناری تیا دروست ئەبێ چکە شەقشەق ئەبێ پێستەکان بە تایبەتی شوێنە بە دەرەوەکان بەڵام بەعام هەموو پێستەکەی ئەو کەسە وشکە بێ بە شوێنە بە دەرەوەکانی زیاترە بێ ئەوانەی کە پێستیشیان چەورە ڕاستە وشک بوونەوەکە کەمترێکە بەڵام لە هەمان کاتە شوێنە بە دەرەوەکانیان بە تایبەتی دەبوو چاو چکە زیاتر معەڕەزە بۆ دەرەوە و زیاتر ئەوە لێشتی کەشی لێ ئێرێت مەوادی کیمیایی و میکیاج و ئەمانە لەبەرەوە زیاتر ئەزێتی بێگە ئەوانش پێویستیان بە شێدارکەرەوە هەر ئەبێ بەس بێگومان بە جۆری جیاوازە بەپی پێستەکان زۆر باشە هیچ شتێکی ڕۆژان هەیە کە ئەم وشک بوونە خێراتر بکە بۆ منە زۆر دەستشتن وشک نەکردنەوەی دەست بەکارنەهێنانی کرێمی دەست ئەمانە وشک بوونی پێستەکە زیاتر دەکەن بەڵێ ئەوانەی کە بەرکەوتیان زۆرە لەگەڵ ئاوە لەگەڵ مادە پاکەرەوەکانە
بۆ نمونە ئافرەت ئەوانی کە زۆر خەریکی ماڵن شت ئەشۆن ئەمانە زۆر زیاتر ئەیان بینین دەسوپلیان یەکەم جار دەسوپلیان ئەو وشک بوونەوەی تیا دروستبان هەنێ جار بە شێوەی ئەگزیماش دەرەچێت چونکە ئەمەنە مادەی منەزیفات و ئەوەنە ئاوی بەرەکەوێت دەموچاو ئەوانی کە زۆر دەموچاوە شۆن ئەوانەش بێگومان لەبەرەوە هەتاوەکو زیاتر بڵین معڕز بێ بۆ تەڕبوون وشبوونەوە کە زیاتر بێ ئەوانی کە مەوادی کیمیایەکانیش بەکارەهێنن ستفە شوێنی ئیشەکەی وایە ئەوانش زۆر زووتر تووشی ئەبن. باشن بەشێک دەڵێن پێستم پەڵەپەڵی سوور بە تایبەت دەردەکەوێت ئایا ئەم گرفتە چیە لە پێستدا بوونی هەیە ئەمە بەپێی گۆڕانکاری کەش و هەوایە ینی معڕزە بۆی کە تووشی ئەم گۆڕانکاریە بێت یاخود ئەم کەسە خۆی هەستیاری هەیە بەرامبەر شتێک بەڵام پێی نازانێت. ئەو پەڵەپەڵەی کە باست کردی ئەمە سەبەب زۆرە کە دروستی کات جۆرەها نەخۆشی مانەیە کە توانین بڵین پەڵەپەڵە دروستێکە بەڵام ئەگەر بینە سەر ئەو باسی کە لە پاییزە دروست ئەبێت لە ئەنجامی وشک بوونەوە نەخۆشی ترینە بێت تەنها لە وەرزەکان بەڵێ نەخۆشی تر زۆرە کە پەڵەپەڵە دروستکە یان ئەگەر بیبژێنێن ڕەنگە ڕستێکە بۆ بێتە پێشەوە بەڵام ئەگەر باسی بکەین کە بەهۆی تەئسیری جەوی پاییزەوە دروست ببێت ئەوەیان کە بەهۆی وشکیەوەیە وی وشکەکەوەی ئەو پەڵەپەڵە دروستەکە بە تایبەتی ئەمە لەو کەسانەیە کە خۆیان پێستیان بە تەبیعەت وشکە یان ئەو کەسانت کە زیاتر بۆ نمونە لە دەست و قۆڵە کە زیاتر معڕەزە بۆ بەرکەوتنی ئاو مادە پاکەرەوەکانە. زۆر باشە لە قسەکانی پێشودا دوکتۆرە باسی ئەگزیمات کرد ئەو کەسانی کە ئەگزیمان هەیە لە مۆرزەی گرفتێ بۆ پێستیان دروستە بێ پێویستە چۆن مامەڵە بکڵێ وەرزی پاییز هەنێ حاڵەت هەیە کە زیاتری ئەکات لەوانەیە بڵین هەنێ ئەو نەخۆشیانی بۆ نمونۆک و ئەگزیما وەکو سەدەفی کە جارجاریەت و جارجار ئەڕوا لە پاییزە زیاتر دەرەکەوێتەوە ئەگەر ئەو کەسە پێوەی بێ لە پاییزە زیاترە بێ ئەگەر بڵین حاڵەتەکە دەرنەکەوت بڵین یەت و ئەڕوا ئەگەر لەو حاڵەتە کۆنتترۆل کرابێ پێش ئەوە لە پاییزە جارێکی تر دەرەکەوێتەوە چکە جەوی پاییز وایە بۆ هەنێ نەخۆشی زیاکە تەنانەت ئەو کەسانی کە کڕشی سەریشیان هەیە بە تایبەتی ئەمە لە سەرچەورەکانە کە ئەکەوێتە پاییزەوە پێستی سەری کڕێژ دروست دەکات ئەگەر ڕێە بینی بێتان بە تایبەت ئەمە لە پیاوانە زیاتر وەک لە ئافرەتانە ئەگەر جلەکەی تۆخ بێ ئەڵێ شتومە بای دوای 3-4 سعات هەستەکات وەکو پڕوشەیەک لە سەپڕوشەیەکی سپی لەسەر جلەکانی دەرەچێ ئەمە لە وەرزی پاییزە زیاتر ئەکات. باش کە باس لە بەکارهێنانی جەخۆر دەکەین یەکسەر هاوین یاخود ئەبێت خۆرێکی بەچین هەبێت تشکی خۆ ڕاستە و خۆلی و با ئەو کاتە ئەو کەسە جەخۆر بەکاردێنێ ئایا لە وەرزە ساردەکاندا لە وەرزی پاییزدا دەکرێت جەخۆر بەکاربێت دژەخۆر لە هەموو وەرزێکا پێویستە هەموو چوونە دەروێ هەموو وەرزێت تەنانەت ئەگەر ڕۆژێک هەوریش بێ هەر ئەبێ بەکاربێت کۆ ڕۆناکی بۆمان هاتووە لە چیەوەی ڕاستە تۆ تشکی خۆرەکە نەبینەوە هەتاوەکە بەڵام ئەوەش تشکی خۆرە بەرمانکەوتەوە لەبەرەوە دژەخۆر ئەبێ دایمە بەکاربێنێت زۆر کەس ئەو هەڵەیە ئەکا وەزانێ بەس ئەبێ پێستم پێی بەڵێ ئەڵێ خۆرەکە ئەوە نەبەتین نییە ئەو ئیشی خۆی ئەکات ڕاستە لە هاوینا لەوانەیە زیاتر تەئسیری تێ بکە و سووتێنەر بێ بەڵام هەر ئەبێ بیپارێزی لە تشکی خۆر. زۆر باشە ئەو غەسوولە یاخود ئەو سابوون و ئەو شامپۆی کە بۆ دەم و چاوشتن بۆ دەستشتن بەکاری دێنین پێویستە چی مەوادێکی تێدا بێ کاتی ئێمە هەندێک مەواد یاخود بێکاتەکانی سابوون و شتەکان دەخوێنینەوە لە کەکوینە وەرزێکی وەکو پاییزەوە چکە بەرە گوشک بوونەوە ئەڕوا ئەبێت هەموو شتەکانمان بگۆڕین میکیاجەکان ئەو ئەوانەی کە دەموچاوی پێ ئەشۆیت تەنانەت هەنەجار دژە خۆرەکە ئەبێ هەمووی بگۆڕێ بگۆڕێ بە جۆرێک کە شێدارکەرەوەی تیاابێ لەوانەیە لە بەهار و هاوینە پێویستی بەوە نەبوو بێ شتێ بەکاربێنەیە کە شێدارکەوریشیتیانە بێت کێشە نەبێت بە تایبەتی لە پێستە مامناوانەکانە لە پێستە چەورەکانە بەڵام کەمینە ئەم وەرزەوە ئەبێ هەمووی بگۆڕێ بە شێوەیە کە نەرمکەرەوەی تیاابێ شێدارکەرەوەی تیاابێ بۆ ئەوی لە وشبوونەوە بیپارێزین تاان بە پێی جۆری پێستەکەش ئەگۆڕێ ئەوەی کە پێستەکەی چەورە شێدارکەرەوەکەی جۆرێکی ترکە نابێت چوری تیاابێ بەس ئەوەی پێستی وشکە بێت چوری تیاابێ ئەوە مامناوانێ بە هەمان شێوە مامناوەند بێت. دکتۆر لە قسەکانتا ئەمەژە بە مەکیاژ کرد بۆ ئەم نەئانەی کە زیاتر پێستیان چاوەڕە لاوانەی لە هاویندا مەکیاژەکە کاژمێرێکی کەمتر یاخود کەمتر لەسەر ڕوخساریان بێت بە بۆنەی پلەکانی کەرما بەرسن بەڵام وەرزی هاوین تێدەپەڕێت و پاییز و زستان دێت ئەڵێ ساردە زیاتر کاژمێرەکان زیاتر دەبێت کە مکیاژ بەسەر دەموچایەتی باش ئەمە تەواتی زیان بۆ پێستە ناگەێنێت یاخود بە پێی گۆڕانی وەرزەکان مەکیاژ دەگۆڕێت بێگومان تۆ مکیاژ کە بەکاری ئەهێنی
حتما تەسیرێکی لاوەکی هەر ئەبێ لەسەر پێستەکە لەبەر ئەوە هەموو وەختێک کە چوونە دەرەوەکەی تەواو بوو با دەموچاوی پاکاتەوە لی کاتەوە یعنی لە هەموو فەسڵێکات. زۆر باشە ئەو غەسوولی کە بۆ دەموچاو بە تایبەتی بەکارێنین زۆر ئێستا خانمان بە تایبەتی لە وەرزە گەرمەکاندا کە دەموچاو زۆر ئاڕق دەکاتەوە غەسوولێک بەکاردێن وەکو تەقشیرێک لە پێستیانە دروست دەکات ئەمانە لە پاییز و زستانیشدا دروستە بەکار بهێنرێن؟ بەڵێ ئەوەی کەوەکو جۆرێ لە دەنکۆڵی تۆزە زبریتایە پێستەکە بڵین تەقشیرێکی بڵین کەمی پێئەکا ئەو هەچی خانەی مرد و خانەی چوری ئەمانەی لێ ئەکاتە خۆ ئەمە شتێکی خراپ نییە بەپی پێستەکە ئەتوانێت بە چەند ڕۆژ جارێ بەکاری بێنێ بەڵام ئەمە کە ئەوکەینە لە وەرزی پاییزەوە ئەبێ کەمی کاتەوە ئەگەر ئەو هەموو ڕۆژێ بەکاری هێنا بێ بکا بە هەفتەی دووجار بەسێ دەگەر دووجارە بای بکا بە هەفتەی جارێ ئەبێ کەمی کاتۆچکە لە پاییزە خۆی پێستەکە وشکە بێتەوە ئەوەش باوای لێ نەکا زیاتر وشکی کاتەوە. باش. بەشێکیان زەیتی سروشتی بەکاردەهێنن بۆ ئەمە جۆرە زەیتە جۆر بە جۆرەکانمان هەیە ئەڵێمە بۆ دەموچاو باشە بۆ قش لاانەیە زۆر حاڵاتیانی خودخانمان فەنەی بۆ بەرن بەڵام لە هەمان کاتە بەشێکیان بۆ دەموچاویشان بەکاری دێنن ئەهە ئەم زەیتە جۆر بە جۆرانەکە بەکاردێ سوودی هەیە یاخۆ زەرەری هەیە یان بە گۆڕانی بەتایبەت کەش و هەوادا ئەمش ئیسفادەی لێکات. زەیت ئەگەر زەیدیان هەموو شتێکی کە بەکار ئەهێنرێ ئەگەر شەریکە دروستی کردێ و ئامادەکراو بێ ئەتوانرێ بەکار بهێنرێ بەڵام تۆ خۆت وەڵا زەیتی لە شتێ دەربێنیت و زەیتی زەیتونێ بێنیت و بێ لە دەم و چاو دیای بێ لە قژێت پێم وایە ئەمە ئیشێکی وا ناکات هەر بجەڕە تۆزێ ڕووکەشەکەی لەوانەیە چاور کردی بێتەوە بەڵام کاتێک کە ئەمە خۆی ئامادەکراوە شەریکێکی باوەڕ پێکرا و دروستی کردووە بە جۆرێ دروست کراوە کە پێستەکە بتوانێت ئیسیفادەی لێ بکات و هەڵی مژێ بەڵام تۆ هەر لە خۆتەوە زەیتێ بێنیت و ئەوەی کە لە زەڵاتا بەکارێنرێت لە چێشتا بەکارێنرێت بێ لە پێستەکە هەنێماواتێ تێکەڵی کرێم ماست و حتا تێکەڵ ڕاستە ئاوی برنج تێکەڵەکە ئازام و ئاوێن تێکەڵەکەن ڕاستە ئەمانە لەوانەیە لە پێکاتی هەنێ کرێم و هەنێ شتا هەبێت کە بەکارهێنرێت لە پێستا لە قژە بەڵام بە جۆرێ دروست کراوە کە بتوانێت ئیسیفادەی لێ بکرێت بتوانێت هەڵی مژێ هەنێک کەس خوێنێتەوە بڵێن لیفلێتەکەی ئەڵێ ئەمە هەنگوینی تایە ئەمە ماسی ئەهێنێ خۆی تێکەڵێکەوە زانێ ئەوە دەرەچێ ئەوە دەرناچێ ئەو بە شێوەی کرا کە پێستەکەی تۆ ئیسیفادەی لێ بکە نەخۆ تێکەڵایکەی لە ماڵەوە بەکاری بێنی هەنێ جار لە ئەنجامی ئەو بەکارهێنانەیە هەنێ هەستیاری و حساسیت دروست بە لەسەر پێستەکە لە ئەنجامی بەکارهێنانی ئەشتانەکە لە خۆیانەوە. زۆر باشە. ئەم باباسی ئەو بکەنی کێک لە هۆکارە سەرەکیەکانی زیبکە ئاڕقکردنەوە و زۆر جار بەس لە چاوریش دەکرێت کە ئەم گرفتی ئاڕقکردنەوە و چاوری نەمێنێت لە وەرزی پاییزدا زیبکە هەرمێنێت خۆی زیبکە لە ئەنجامی چیەوە دروستە بێ ئەو چاوری ڕژێنانی لەژێر پێستایە چاوری زۆر دەرەکات تەمەنەمە لە فترەیەکی بڵین لە عمری 11 ساڵ تا 20 ساڵ لە سانەوەی کوڕ و کوڕان و کچانە دروست ئەبێ هەنێ جار لەوانەیە لە هەنێک کەسا زیاتیش هەیە تەمەنی 45 یەشتا هەر چاورەکەی زۆرە مچێت چاوری پێستەکەی کەوای لێ ئەکا ئەم زیبکانە دروستە بێت طبعاً بەوەی هەنێ بەکتریاکە لەسەر پێستەیە ئەمی ژێگەگرێ لەگەڵ ئەو مادەی کیراتی و چاوری کە کۆبۆتەوە لەو شوێنە ئەم زیبکانە دروستە بێ بە شێوەی سپیە زەردە سوورە بڵین کێمیتیا لە ئەنجامی ئیلتیهاب و بەکتریاکەیە ئەمانە دروستە بێ لە وەرزی پاییزە ئەم چاوریە لەوانەیە لە هەنێک کەسە بە تایبەتی لەسەرا هەنێ جار زیاتر ئەبێ بەڵام خۆی بە شێوەیەکی طبیعی ئارەقکردنەوە وای لێ ئەکا زیبکە زیاد بکە لەبەرەوە بینین لە وەرزی هاوینە ئەوانەی کە ئیشەکەیان شوێنی گەرمایە ئارەق ئەکەنەوە پشتیان سنگیان ئەم شوێنان زیبکەکان زیاکە لە وەرزی پاییزە ئەو کێشەیان نامێنێت ئەوەی کە بڵێ ئەو سەبەبەی کە بەهۆی ئارەقکردنەوەیە زیبکەکە زیاکە لە پاییزە ئەو کێشەیە کەمە بێتەوە پاییز بە زیانی نیە سودیشی هەیە بابگیان ئەیوانە دکتۆرە هەنێکیان هەیە بۆنە چاوری ژێرپێستیان هەیە چ چارەسەرێک لێرە ئەوان بیگرنە بەر بۆی ئەم چاوری ژێرپێستە دەربهێنرێت یاخۆت کەم بکرێتەوە نەمێنێت چارەسەرێک هەیە چاوری ژێرپێست سەبەن ئەمە خوددانە خۆ دەرناهێنرێت بەڵام ئەتوانرێ هەنێک عیلاجی بۆ بەکارەهێنرێ ئەگەر چاورێکەی زۆر دەبێت ئەتوانرێ هەر بە شێوەی کشتن سابوونیا غسوولی تایبەتی بۆ بەکارئهێنرێت کە ڕۆژانە بەکاربێنێ بۆی تۆزێ ئەو چاوری ڕژێنانە ئازایەتێکی کەم کاتەوە چاورێکی زۆر دەرنەکەیان چاورێکە بەسەر پێستەکەەوە نەمێنێتەوە بێتە هۆی زیبکە و ئەگەر
کێبی هەبوو بڵێ ئیلتیهابی هەبوو زەرد بوو ئەوە لەم حاڵەتە عیلاجی کەی بۆ بەکاربهێنین ئەگەر چەورێکی زەرولانەی پێویست بە هەنێ جۆری حەبکات بووی بەکاری بێن تۆزێ ئەو چەوری ڕژێنانە هێواش بکرێتەوە کەم بکرێتەوە بۆ فترێت تا کۆنتترۆل ئەکرێ دوای ئەوە ئیتر ئاساییە بێتەوە. زۆر باشە. یەکێکی تر لە گرفتەکانی پاییز هەڵوەرینی خژە، ئەمە هیچ پەیوەندیەکی هەیە بە پێستی سەرەوە؟ خۆی هەڵوەرینی قژ سەبەبی زۆرە نەک بڵی لە پاییزە، ینی لە پاییزە کێشەی تر بۆ قژ دروستە بێ، هینا هەڵوەرین خۆی مجموعەیە سەبەبی تری هەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە قژەکە هەڵوەرێت. بەڵێ ئەو تەعاملە ڕۆژانە چیە کە پێویستە بەو ناخانمان بیگرنە بەر بە تایبەت کە بانیان دەردەچن مەکیاژ دەکەن دوای ئەوە مکیاژەکان لێ دەکەنەوە چ ڕێکارێک بگرنە بەر بۆیە تووشی وشک بوون یاخۆت شەقمونی پێستیان نەبن. پیاوانی شەر وشکە بێتەوە بۆ بزڵین خانمان زیاتر خانمان لە بەرەوەی مەکیاژ دەکەن باتەزە خانم سالاری بینەمڕۆ هەنێ شتێ لە پاییزە زۆر پێویستە هەر لە بیدایەتی پاییزەکە چاوەڕێ ئەوەی نەکەن کە پێستەکەمان ناشرین بێت و بڵین وشک بێتەوە. یەکەم بەکارهێنانی شێدارکەرەوە بە بەردەوامی هەم بە تایبەتی ئەو شوێنانی کە بە دەرەوەیە بۆی دووچاری وشوبوونەوە نەبێت. ئەمە لە پیاوان و لە خانمانە. لە خانمانیش ئەبێت ئەو شتانی کە بەکارێنە میکیاژەکانی بە جۆرێک بێت کە شێدارکەرەوەی تیابێ. زۆر جار ئەبینین لە پاییزە خاصن لەم چەند ساڵی دوایە ئەو میکیاجی لە لێوا بەکار ئەهێنرێ بڵین سوورا و جۆری وشک بەکار ئەهێنرێ. زۆربەی خانمان لێویان تووشی پێسەڵان وشکێ بێ لەبەرەوە باشەکە لە وەرزی پاییزای بیکا بە جۆرێک کە چەوری زۆر بێ نەکە وشک بێت. ئەوانەی کە خۆیان پێستیان وشکە پێویستە دوای هەموو خۆشنێکەیەنە دەرەوە لە حەمام دوای خۆوشکردنەوە هەموو جسمیان بە کرێمێکی شێدارکەرەوە بەکاربێنن بۆی پێستەکەیان نەرم و ناسکڕاگرێتەوە و تووشی وشک بوونەوە نەبێ. خواردنەوەی ئاوی زۆر و شلەبەنی زۆر ئێمە لە دەرەوە خۆمان بە شێدارکەرەوە جوانیەکەینەوە بەڵام هەتا بکرێ ئەبێ شلەمەنی و ئاو زۆر بۆی خانەکان جارێکی کە ئەو ئاوەی لێ ڕۆشتووە وەریگرێتەوە و لە وشک بوونەوە پارێزرێ. و جارێکتر ئەیڵێنەوە بەکارهێنانی دژەخۆر زۆر زەرورە کە ئەچیتە دەرەوە بەکاری بێنیت. زۆر باشە دکتۆر نیاز ئەحمەد سپاوی نەخۆشەکانی پێست جوانکاری دکتۆرە گیان سپاس بۆی لەگەڵ ئێمە بەشدار بی. سپاس بۆ